سڵاو دیاردەیەم جارەمان باز لە دیاردەیەکەکەین کە ئەتوانم بڵێم دیاردەیەکی نەبراوە و کێشەیەکی نەبراوی ئەم کۆمەڵگەیە دیاردەکە و پرۆژەکە یا پرۆسەکە پرۆسەیەکی زۆر ئاسانە پرۆسەی پێکەوبوونی دوو ئینسانە پرۆسەی پێکەوبوونی نێرومەیەەکە یعنی لەم وڵاتە بۆ بە ئەنجامگەیاندنی ئەم پرۆسەیە بە سەدان کێشە و گرفت و ئاستەنجی هەیە لە بەردەمی ئەم دوو داماوەی کە ئاەنەوێ لە چوار دیوارە بەیەک ئۆبژین لەلایەک کێشەی دین لەلایەک کێشەی مادە لەلایەک کێشەی نیشتەجێبوون لەلایەک کێشەی عەشیرەت و ناوچەگەرێتی و شارچێتی لەلایەک کێشەی جۆری ئاستی بژێوی و مەعیشەتی ئەم دوو خێزانە یعنی کێشەکە بە جۆرێکە ئەم دوو کەسە ئەڵەی شتێکی زۆر خراپ و زۆر قورسەکەن وا ئەوێنێ لە ماڵێکا بەیەکەوە بژین لەلایەکی تر ئەبێت تاک بە تاچی ئەم دوو خێزانە ڕازی بن بەوەی کە ئەم کوڕیان بوێ ماڵی کچەکە و ماڵی کوڕەکەش ئەم کچیان بوویتر خوا نەکردە ئەگەر مامێ خاڵێ پورێ ئامۆزایە کە 1000 ساڵی شەخصیان نییە ناڕازی بێ لەم پرۆسەیە ئەم پرۆسەیە ئەکەوێتە ژێر پرسیارەوە قسەکە ئەوەیە ئایا دوو کەس کە ئەوێ بەیەکەوە بژین بە هەر هۆکارێک بێ هاوسەرگیریە هاوسەرگیری نییە و هەر جۆرە لە پێکەوە ژیانێکە ئەم هەموو ئاستەنجی ئەوێ لە کاتێکە ئێمە لەم وڵاتە یاسا هەیە ڕێکخراوەکان هەیە بە هەزاران پارێزەر هەیە یعنی بۆ وڵاتە پێشکەوتۆکان ئەم دوو کەسە قەرار نێن و چوار دیوار بۆ خۆیان هەڵبژێرن و تایە بژین ئیتر ئەم خەڵکانەی تر و ئەم ئاستەنجانی کە باسمان کرد چییە؟ بە خۆشحاڵیەوە بە میواناری دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی جەنابە بەخێربی عەزیەتێکێشە هیوادارم زۆر ڕاشقانە دەستخێنە ناو ئەم برینەوە چکە بەڕاستی برینێکی نابراوەی ئەم کۆمەڵگەیە عەزیەتێکێشە بەیان مەهدی پارێزەر جەنابی شەبەخێر بێ وەکو خانمێکی چالاک هیوادارە مورد دەستخیتە ناو ئەم دیاردەیەوەکو هەمووەکو ژنێک هەمووەکو کارکتەرێکی یاسایی هەمووەکو دایکێکیش عەزیەتێکێشە و هەروەها مامۆستا عەبدولحەمید سیوەیلی شارەزای زانستە ئیسلامیەکان جەنابی شێبەخێر بێ هیوادارم لە ڕووی دینی شەوە بە وردو درشتی لەسەرم بابەتەوە بەڕاشقاوی قسەمان بۆ بکەی دکتۆر با لە تۆ دەست پێ بکەم ئەم بابەتەی ئێمە باسیەکەین یعنی کاتێک دوو کەس ئەیانەوێت چوار دیوار بۆ خۆیان دروستکەن و پێکەوە بژین بە هەر جۆرێک لە ژیان بێ بە هەچ دینێک بێ بە هەچ کللتورێک بێ بە هەر ئاداب و نەریتێک بێت یعنی ئەوە ئەهێنێت ئەم هەموو ئاستەنجەی بۆ دروستکرێ ئەوە ئەهێنێت ئەبێ کە سوکاری ئەمە هەمووی رازی بێ و کە سوکاری ئەم هەمووی رازی بێ و عەشیرەتەکانیان لێچێ بێ و ئاستی بژی و مەعیشەتیان لێچێ بێ و سپی پێز بێ و ڕەش پێز بێ و ئیتر وە ئیلا ئاخری تا هەموو کێشەکانی تر پێکەوە ژیانێک ئەم هەموو دەردەسەری ئەوێ طبعا تۆ کاتێ باسی هاوسەرگیریەکەی کە هەر کەسێک بێ ئاستەن بربەست دروستەکە ئەبێ بگەڕێتەوە بۆ سەرچاوەکەی لە چۆ هێناوێتی باش خۆم بە کەیفی خۆم ناوێ بڵم کچەکەم نایەم بەوە و نایڵم کوڕەکەەوە بێنە ئەبێ باکگراوندێکە بێ لە ناو مێشکی منە کە ڕێگر بێت باش باگراوندەکانی کە هەیە سەرچاوەکان هەیە ئێمە کە ئێستا لە هەموو دنیای ئیشی پێکرێ یاخود دەبێت سەرچاوەکەی علمی بێ یاخود سەرچاوەکەی دینی بێ لەو دوانە زیاتر مشکی نابە باش لە دینە من نەمبیستووە بڵێ عەشیرەتێک ژنیا بە عەشیرەت یەکتر یا کوڕی ژنیان لێ نەهێنێ وای گەوراڵی ئێمە قەبیل و شەعب دروستمان کردوون بۆ تەعارف و یەکتری بناسن ڕێگری نەکردووە باش فرق نییە لە بینی عەرەبیەک و عەجەمیەک و ڕەشپێزێک و سبێ بتەقوا یعنی کەواتە لە دینە هیچ ڕێگریەک نیە تەنیا لایەنی دینیەکە نەبێ ئیمان ئەوەش مامۆستا توانێ قسەی لەسەرکە ئەویش دەکەوێتە سەر شەخسەکە ئەگەر من ئیماندارم و ئیسلامێک و بە ئاینی پیرۆزی ئیسلامی شەکەم بەڵام نایکم کاکە دینەکەم ڕێم پێ نایە بەس لەوانەیە لە نفوسا موسڵمانم بەڵام قەناعەتم پێی نەبێ هیچ الزامەتێکی دینیم نییە وەخوای گەورە دەڵێ کفرەکەی کفر کە نوێژەکەی بیکە ئیمانی هەیە بیکە کەواتە دوای خۆم باجەکەی بەتەکەی لە شوێنێکی خۆی یەکی تر ینی نابێم کەسە ڕێگری لێ بکە خۆی باجەکەیە ئەمە لە ناحی دینیەوە تەنیا ئەوەیە گەرە بێ حتا ئەڵێ ئەوانەی کە هینی ئاسمانی مەسە مەسیحی و یەهودی و
ئەگەر بێ بە مسلمان و مامۆستا شارەزایی ینی باش مەبەستم ئەگەر من وەکو باوکیە ئەم دینە زۆر ملتەزیم و ڕێم لێ گرێڵم نایکم کاکە بەخوا دینەکە دەورە کچەکەتان بێ بە مسلمان یا کوڕەکەتان بێ بە مسلمان من اینجا ئەوی مەسیحی بە هەمان شێوە اعتقادی خۆیەتی باش لە ناحی دینیشەوە ڕێگیریەکەی قوربان ئەوی ژەوەی ئەگەر لە بەرەبابێکە یا لە عشیرەتێکە هۆکاری بیرکۆڵی یاخود کێشە هەبێت بەوی ڕاستە ئەگوێزرێتەوە بۆیە مەسەلەن لە بەرەبابێکە تەخەلوفێکەیە کێشەیەکەیە لە جیناتەوە ئەگوێزرێتەوە ئێماڵین ئەمە هاوسەرگیری نەکرێ بۆ هیچکە ڕێگریکی زانستی هەیە مناڵەکانیان بیرکۆڵ چۆن لە ڕووی تۆبیەوە هەندێک ئێمە هەڵبەتە باسی کێشانە ناکەین ینی لەڕووی پزیشکیەوە ڕاستان دێجار مەسەلەن دەرونی سا تۆ پرسیارە کرد بربەست بربەستەکان چییە؟ من ئەگەر بێت و بزانم ئەم بەرە بابە مناڵەکەیان بیرکۆڵم ناتوانم کچەکەی خۆمی بەمێ ناتوانم کوڕەکەم ژنیان لێ بێم چونکە کێشە بۆ هەردوو خێزانەکە دروستە بێ ئەمە ڕێگیریەکەم من کەواتە زوڵمم لە کچەکەم لە کوڕەکەم نەکرد ڕێگریەکی پزیشکی زانستیەکەیە ڕاست بەڵام ێستا ئەبینین مەسەن بۆ نمونە خەڵک لە تەلەڤیزیۆن دەرەچیاڵە من کچە شێخم شوو بە کوڕی شێخ نەبێ نایکەم لە دینە شتی وانی ئەمە ڕێگیریەکەمە دروست کراوە ئەمە لە کۆمەلگای ئێمە کە دروست کراوە طبعا بە حقیقەتیش لەوانەیە ئەمە زوڵم لە کچەکان بکرێن لەوانەیە کوڕەکانیان بچن لە ڕاستە ینی باش بوو بیرت خستمەوە ینی بەشێکی زۆر یە مسلمانە پشتی شەریبەر خانمانەکەوێت لە بەرەوەی هەندێک عشیرەت ئاساییە کوڕەکانیان ژنیەک لە عشیرەتێکی تربێنن بەڵام کچەکانیان نابێت ئەمە دووفاقیەکە یابێ کوڕەکەش ژنێنێ لە هەمان کات شکاکەت لەوانەیە لەو عشیرەتە ئەم کوڕە نەبێکم کچە بەدڵێتی بۆ نمونە بە شەڕی نەفسی ئینسانە بۆ تۆ ڕێگری لەکەی کە نە دین ڕێگری لێکردووی نەعیلم ڕێگری لێکرد نەزانە ڕێگری لێکرد هەروەها هەندی عشیرەت هەیەسا کچ نایەن بە عشیرەتەکانی با بڵێن نایەن کچەکان بەس کوڕەکان ئەمانە دروست کراوە ئەمە زوڵمە بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە زیاتر کۆمەلگایەکی باوسالاریە ئافرەت زەریبەکە و باجەکەیە لە کاتێکا لەوانەیە من خەڵکە ناسم لە عشیرەتێکە کە لە زانکۆی سەلاحەدین بووم یەکێکتری خۆشەویست زۆر بە دڵی بوو لە دەرەوەی عشیرەتەکەیەتی بڕوا و پێوێ نەیان هێشووی پێ بکە کچەکەشە تا ئێستا پرچی سپی کرد و مایەوەی شووی نەکرد ئەمە زوڵمێکە من نمونەیەگە ناسم لەوانی هەزاران نمونەی وا هەبێت کەواتە کە تۆ ڕێگریەشی اعتقادی بیر و باوەڕدینی زانستی نەبێ ئەوە چێتە خانەی زوڵ مستەمەوە بربەست و ڕێگیریەکە لەسەر مەزاج و لەسەر ئیجتیهادی شخصیە کە ئەمە نەدین قبوڵیەکان نەعیلم قبوڵیەکان نە کۆمەلگایشی تەندروستیش قبوڵیەکان ڕاستە دەست خۆش ورد و درشت جوان چوتە ناو بابەتەکەەوە ئاخۆ بێگەر یحساییە بکرێت چەندەها و چەندین هزار خانم هەبێت کە ئێستا پرچی سپی هۆنەوە لە بڕووی کە نەگەشتون بە مەرامی دڵی خۆیان و نەگەشتون بۆ کەسی کە خۆیان ئەیانەوێت بەیان خان دووبارە بەخێر بی خۆشحاڵە کردین دووەم بەرنامەی بەشدارەبی لەگەڵمانە لە ڕووی یاساییەوە ینی ئەگەر قسێکی خۆتە نییە با بڵین لە ڕووی یاساییەوە بۆچی یاسا ینی دادگای گەورە هەیە لە وڵاتە پارێزەری باش هەیە داواکاری گشتی هەیە دادوەری گشتی هەیە ینی بۆچی لە وڵاتە نەگەیشتۆتە ئەوەی کە یاسا بەو جۆرە بێت کە دوو کەس قەرارە بێ کۆ بشین دەست یەکتری بگرن و بچن ئەگەر قەرارە بە شێوە سونەتێکە بڕۆسی ئەف و هاوسەرگیری بکەن پرۆسەکە ممارەسە بکەن و بێنە دەرەوە و حکوومەت ببێ بە دایک و باوکی حقیقی ئەم دوو کەسە و بەرگریان لێ بکە بۆچی نەگەیشتۆتە ئەم شتە تەمام کاک دەرون دووبارە سپاس بۆ دووبارە میواندارێتی بۆم بەرنامەیە و هەڵبەت جەنابەت هەموو کات وەکەمیشە دەست دەخەیتە سەر ئەو مەوزوعانەی کە قسە و باس و خواسی خەڵکە و کە کێشە سەرەکیەکانی خەڵکە ئەگەر بینە سەر مەسەلەی یاسایی هەڵبەتە ئەو یاسایانەی کە هەموو بابەتەکانی ئەحوا شەخسیان تەنظیم کردووە قانونی ئەحوا شەخسی عێراقیە کە نەک هەر بابەتی هاوسەرگیری یاخود دوو کەس بیانەوێ پرۆسێکی هاوسەرگیری ئەنجام دەن بگرە هەموو بابەتەکانی باری کەسێتی بە نسبەت تەلاق میراث ئیتر ئەوانی کە ئیتر پەیوەستە بە خێزانەوانێ تەنظیمی کردو بەپێی ئەحکامەکان هەڵبەتە ئەمیش ئەم قسەیە لە زۆر شوێنە ئەکەم من زیاتر ئێمە قانونی ئەحوا شەخسی سەرچاوی سەرەکیەکەی ئەتوانم بڵم زۆرینەی زۆری لە شریعەتی ئیسلامیەوە وەریگرتووە ئیتر بەڵام تحدید یعنی چۆن ئەڵی پەیوەست نەکراوە بە مەزهەبێکی معەنەوانێ بگرێ یعنی بە هەموو مەزاهیبەکانی وەرگرتەوە کام مەزهەبەی عادەتەن
ئاسان بووە و ئەوە نیە ئاسانکاری کردووە بۆ مەسلەی ئەم پرۆسی هاوسەر ئەوەیان هێنا و پێیان وەرگرتووە سەبارەت بەوەی کە ئەگەر بڵین بربەستێک هەبێت بە یاسا و بۆ دوو کەس نەتوانن دەستی یەک بگرن بچن لە محکەمە عەقدی زەواجی خۆیان بکەن هیچ لە یاسەیە هیچ بربەستێک نییە بڵێم کە ڕێگر بێت لەوەی کە دوو کەس بیانەوێ پرۆسی زەواج ئەنجام دەن تەنها هەمانە بۆ نمونە شەرتێکمانەیە شەرتی کەفاءەمان هەیە لە یاسایەک لە یاسای ئەحوا شەخسیە ئەمیش ئەم شەرتی کەفاءەیە زۆر پێی وەرنەگرتووە لە پێم وابێ لە فقهی جەعفەریە بەپێی مەذهبەکانی ئاینی ئیسلام کە ئەحوا شەخسی ئێمە وتمان قانونەکە سەرچاوی ئەو شەریعەتەیە ئەو ئەحکامەیە هینی کردووە چۆن ئەڵێ کەفاءەکەی زۆر پێ وەرنەگرتووە کەفاوی کە ئەم کەسە ئەم کوڕ و کچە هاوشانی یەکتری بن لەبارەی مادی لەبارەی حەسەب و نەسەب چوزانم ئیتر ئەها هەموو بوارەکانەوانێ بەڵام لێرەشە هەر قانون زۆر چەختی نەکردوتەوە لەسەر دوان نییە ئەوەندەی وەکو جەنابەت باسی کردو ئێمەش تحقیقمان کردو لە بەرنامەکە لە ڕووی یاسایی و ئیشکالێکی وانە ینی لە ڕووی یاسایی بەڵام بۆچی ئەمە نەبۆتە چۆن مەسەلەن هەشدە مسقال و 16 مسقال و ئاڵتون و ماڵ و حاڵ و ئەمانە هەمووی بۆتە کللتور و تێکەڵ خوێنی ناو هەموو خێزانەکان بووە ینی بۆچی ئەم دیوە یاسایە تێکەڵی ناو خێزانەکان نەبوو کاک دەروون ئەگەر قسەکەم تەواو بکەم ئێمە سەر پرسیارەکەی جەنابیشت بگرە یاسا ئێمە ئەم قانونی ئەحوال شەخسی عێراقیە یان دیارە ڕوونە لە هەرێمی کوردستان چەنەها مادەی لێ تەعدیل کراوە و بگرە یاسایەک کە داڕێژرا و کاتە یاسای توندوتیژی خێزانی بگرە مادەی تایە کە ڕێگرە و سزا ئەدرێ ئەوانی کە ڕێگر بن بەپی یاسا لەبەردەم ینی بۆ نمونە لێچێک لە خێزانەکانە مامێک خاڵێک چوزانم ناڕازی بەپی یاسای توندوتیژی خێزانی سزا ئەدرێ و سزاکەشی غەرامەیە و ینی ئەمە سژنە و ئەمانی تایە مەفروزە نەک بەرنمەیەک لە دەیان کەناڵ و دەیان بەرنامە و دەیان ئەم سوۆسیال میدیانەی کە هەمانە خەڵک چاوی خەڵک بکەنەوانێ لە مافو واجباتەکانی خۆیان بەپێی یاسا کە هەیە تۆ مافێکت پێدراوە بە یاسا هەموو سەرکەرەکانی بەداخەوە لە ڕووی ینی لە ڕووی میکانیزمی ئیشکردنەوە دکتۆر جان هەموو سێکتەرەکانی گەشەپێدانی مرۆیی لە کوردستانە لاوازە یعنی بۆ نمونە دکتۆر ئەتوانم بڵێم یەکێکە لەو پیاوانەی کە بەتاقی تەنیا یعنی بۆ نمونە بەتاقی تەنیا یەک دنیا کاریگەری جێهێشتووە لە کاتێکە بە سەدان دکتۆری وەکو بەڕێزیان هەیە بەڵام ئەم لە خۆی بردووە هەنگاوی ناوە ینی منەمێ لێرە سوپاسی بکەم بەڕاستی هەر بۆ تەوقیتی ئەم بەرنامەیە ئێمە 3 جار کاتەکەمان گۆڕیوە ئەمەندە دەسوپلی نەرمە لەگەڵ ئەوەی کە لە دڵیایەتی خزمەت کات و بیگەێنێ ئەمەندەی کێشەی نەبوو یاخوا نمونەت زۆر بێ بەڵام هەندێک بەڕێسی تر هەیە هەندێک کەسی تر هەیە زانستەکەشی پێ ئێمە هاوکاری شێبین حتا لێش پارڕینەوە بەشدار بێ لەگەڵمانە بۆی کەەوە ئیلمەی ئەو زانستی کە پێی شێریکا لەگەڵ خەڵکە نایەت بۆیە بەشێک لە ڕێکخراوەکان هۆکاری ئەمن کە ئەم بابەتەوەکو پێویست نەگەیشتووە مامۆسایانی ئاینی بەڕاستی باشترین ڕێگەی شێرکردن ئەعلامە تۆ لە ڕێی جەناب تۆ لە ڕێی ینی ئەو کەناڵانەوانێ خەڵک بتوانێ یعنی هۆشداریەکی هەبێ هەم لە ناحیە کۆمەڵایەتەوە بەشێک لە میدیاکان دکتۆر من حەزەکەم دوایی ئاماژەیەکیش بۆ بی بەشێک لە میدیاکان ئەم شتانیان تۆخ کردوتەوە ینی تۆختریان کردوتەوە خانمێشی کارتۆنی داما و پیشانەیە بەس ساریەکی پێخوازانێت چۆنی کڕیوێتی و چۆنی ئەوەی کردووە ینی لافی ئەوە لێ بێ و کەسەی کەیەتە داوایەوە کەسێتە ژیانیەوە بێ فلان ساری بۆ بکڕێ و فلانشتی بۆ بکڕێ بەداخەوە بەشێک لە میدیاکان ئەو ڕەوتە بەرەو دواوەیە پێشکەشەکەن کە ئێمە نامانوێ بچینە دواوە مامۆساجا من بە نمونەی خانمێک پرسیار لە جەناب دەکەم هەڵبەتە ڕۆژانەیەمە بەر ژانر و ئازارەکانی خەڵکەکەوێن خانمێکی مەسیحی بۆی نووسیم کە لە دەرەوەی کوردستانی شەژی وتی نزیکی 7 ساڵ خۆش ینی کوڕێکی ئیسلامم خۆشویست تەنها لە بەرەوەی کە ئیسلام بوو نەخێزانی من هێشتیان نەخێزانی ئەوی ژێشتان ئایا لە دینی ئیسلامە ینی هەڵبەتەوە ڕێگریەکە خێزانی ماڵی کوڕەکە بووە با بڵێن خێزانە ئیسلامەکە بووە لە ڕووی ئیسلامەوە ئەم شتا ڕێگە پێدراوە ئەگەر ینی ئەبێتە ڕێگری تۆ
کەسێکی خۆش بووە کە تێبینیتە ژیانتەوە بەس تەنها لە بەروی کە لە دینێکی ترە تۆ بێ ئیجباریکی بۆی کە بێتە سەر دینەکەت اینجا هاوسەرگیری لەگەڵا بکەیت. بنای خۆی بەخشندی میهرەبان سواز بۆ میوانداری سڵاو ڕێزم بۆ هاوڕێیانم لە بەرنامە و سڵاو ڕێزم بۆ سەرجەم بینەرانی بەڕێز. لە ڕاستیدا ئاینی پیرۆزی ئیسلام تێڕوانینی بۆ ژیان ئەوەیە کە مرۆڤ سەنتەرە. مادام مرۆڤ سنتەرە پیاوە یان ئافرەت دوجار ئەم دوانە دەبێت ژیان بسازێنن. ژیان سازاندنیان وەکو قورئانی پیرۆز ئاماژەی پێەکە لە ڕێگای ژیانی هاوسەرگیریەوە واتە دروستکردنی خانە و لانەی هاوسەرگیریان. لێرە و ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە سەراحەت لەبەرەوەی قەرارە لە ئیسلامدا ئاوایە ئەبێ ئەم پیاوە مەسئولیەتی ئەم ژیانە هەڵبگرێ، مەسئولیەتی دروستکردنی ئەم خێمەی هاوسەرگیری و هاوژیانی هەڵبگرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دوو حەدیثە ئاماژە بە 4 خاڵەکە کە زۆر گرنگن. یەکەمینیان بە ئاشکرا بە باوکی کچەکە ئەفەرمێ ئەو کەسەی دێتە داخوازی کژەکەت دینی هەبێ و ئەخلاقی هەبێ. دین معلومە بەس لە ئاینی تەدەیون و دینداریە کە ئیسلامە و ئەخلاق مەبەز لە ڕەوشتی ژیانی هاوسەرگیریە واتە ئەم کەسە فعلەن کەفاعەتی ئەوەی هەبێت کە ژیانی هاوسەرگیری دروستکە. یعنی لە ڕووی ئەخلاقی هاوسەرگیریەوە کەسێ بێت کە کامل بێت. لە فەرمودەی دووەم ئاماژە بەوەکە ئەفەرمێ من استطاع منكم الباء مەبەز لە توانای جستەی توانای دارایی کەوا بوو ئەمە جارێ گرنگە کاتی ئەم کوڕکەی هاوسەرگیری بکە فعلەن خاوەنی ئەم 4 خاڵە بێ وەکو تێڕوانینە ئیسلامیەکە و ئەو کشەش کەشوەکە بەم کەسە فعلەن بتوانێت گەیشت بێتە ئەو نقطەیەی کە ژیانکردن لەگەڵ ئەم کەسەیە ژیانێکی تەندروستە و لە ناو خەیاڵاتەوە نەڕۆن بەرەو ئەم ژیانی هاوسەرگیریە. ئەو کاتە ڕێگرەکان وەکو جەنابی مامۆستا ئاماژەی پێکرد زۆر تەبیعیە ئاینی پیرۆزی ئیسلام دەڕوانێتە دوو جۆر ڕێگر یا ڕێگرەکە ڕێگریشی زانستیە کە لە فقی ئیسلامیە چەند خاڵێک بازەکە گەرەمەمانە مانع بوون کوڕ و یان کچەکە بوانێ هەرسا هاوسەرگیریەکە ڕۆشنەوە بەڵام یان مانعەکە مانعیشی دینیە مانعی ئیسلام مانع دینەکە سا دێمە سەر و خاڵە وەکە جەناب دەفەرمی کچێکی مەسیحیە لەو هەویستمە شوو بکەم و بەڵام عایلە موسڵمانەکە نێشتووە. لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەعەکسەوە کاتێک کە کەسێک گەنجێکی مولتەزیمە موسڵمانە دەتوانێت ئافرەتێکی مەسیحی بهێنێ ئەتوانێت ئافرەتێکی جوولەکە بهێنێ ئەتوانێت بێنێ بۆ بەو قەناعەتەی کە ئەم کەسە ئەوەندە متەدەینە دەتوانێت بە ئەخلاق و ڕەوشتە هاوژینی و هاوسەرگیریەکەی تەماعی ئەوەی ئەمەش بێنێتە خانەی دینداریەوە. بەڵام ئەگەر هاتوو ئەم کوڕش بۆ خۆیان لە ئەساسا فاشیل وەکو جەنابی دوکتۆر ئاماژەی پێکرد تەنها لە تەسکەرەکەی نووسرا بوو موسڵمان هەر ئەوەندە نووسرا بوو کەوا بوو ئیتر ڕێگری نامێنێت لە بینی ئەم دوانەدا. بەڵام ئایا فعلەن ئەم دوانە دانێ هاوسەرگیری بکەن یعنی مەبەز لەم هەنگاوان هاوسەرگیریان باشە بە کورتی پێم بڵێ ینی لە ڕووی دینی ئیسلامەوە ئەمە شتێکی کۆمەڵایەتیە ئەگەر خانمێکی مەسیحی بێنێت ئەتوانن هاوسەرگیری و ژیان دروستکەن هەر یەکە و لەسەر دینی بەڵێ بە تەبیعی کاک ئەحمەدی شێخ ڕەحمەتی خوای لێبەر مەشهورە کەسن یەکێ لە بووکەکانی مەسیحی بوو وە کاتێکیش کە مژدان پێدا مناڵی بوو فەرمی نایبنین عیسا لە بە خاتی دایشی یعنی بۆ ئەوەی داشی ڕێزێ بێ بۆ ئەو کاک ئەحمەد نمونەیەکی جوانە تێنایەوە کۆمەڵی لێ دوان وەرگرتووە دکتۆر دوای و لێدوانانە ئەمێ قسەم بۆ بکەی لەسەر ڕای و خەڵکە پرسیومانە لەم بەشەی لێدوانانە پرسیومانە ئاستانگەکانی بەردەمی پێکەوە ژیان هاوسەرگیری چییە؟ هەڵبەتە مەبەستمان پێکەوە ژیانەیتر بە هەرچ فۆرمێک بێت و بە هەرچ دینێک بێت با بزانینەوە ئاستانگانە چێ فەرموو. هاوسەرگیریت کردووە؟ باشە ئەستەنگانە چین دێتە پێش تاگەر هاوسەرگیری لە وڵاتی خۆمان ئێستا ئەوەستەکانی کە دێنە پێشگەنجان ڕاستی ئێستا ئیشکارە ئیشکارێک نەبوو ناتوانانی هاوسەرگیری بکەیت. دوو گەنج حەشێک و دوو گەنگ گاڤەژی ماڵەوە ڕێگیرینەوە دەتێ هەڤژینێ پێی بینەڤەژی بیدای گەر هەندێک و هەڤژینێ پێک نەگرن. گرفتەکان زۆرە یەکێ لەو گرفتانە هەرە زۆری دەرەجەیەک پارەیە
کە گەنجەیە لە تەمەنی 23 ساڵە تا 24 ساڵە تا 30 ساڵە ڕوا هاوسەرگیری نەکردووە کچیش بە هەمان شێوە کوڕەکە پارەی پێ نێبچێتە داوای مەسئولەتێک گەلێکی زەحمەتە چکو پۆرەنینن چاوی سیقەت نینە بژێ ئەس بێ خەتوەی کەمە یعنی چەکی زەحمەتش خەتوە عائیلێ سەرەتا گەرمن بمە زەواجکەم ئەبێ کەسە بێت لە ئەس مستەوای خۆما بێت و دوای ئەوە کەسەکەشم بۆ دڵ بێت و عنی باری مادیشی عنی باش بێت خراپ نەبێت بۆ باری مادی گرنگە بۆ ئینسانەکان کە لەوەی کە دوو کەس هاوسەرگیریەکە زۆر کات گرنگ نییە بەس یعنی هەش بێت خۆشە بتوانی ژیانێکی خۆش بەڕێ بکەیت زیار وەک مەسروفات عندي باش ئەگەر تو بوومە خۆنی ناکڕی و سیارە نابێت و من بێژن هەندا غڕامە زیێڕی نبین بەس هاشتانەگە ما بەشتی بۆرگڕانی سرم لە گەنج و نەشێت سۆشیال دەست خۆش دکتۆر چۆن ئەبێیترە و وردە بتوانین ئێمە باسی پێشکەوتنەکەین ینی تمۆحی گەورە گەورەمانێ سەرباری هەموو زروفە سیاسی و قەیرانانەی کە بەسرم ناوچانایە بەڵام خۆ ئەتوانین دیوە کۆمەڵایەتی و کللتوریەکەمان بپارێزین ئەگەر لاش قەیرانێکا بین چۆنی دەستی پێ بکەین چۆنی دەستکەین بۆی کە بە جۆرێک لە جۆرەکان ئەم بیرکردنەوەی خاوکەینەوە ینی ئەگەر ڕازگۆ بم ئێستا لە ناو بە تایبەت بەشێکی زۆری خانمانە چاپێکەوتن بکەین ڕەنگە بەشێکی نواندن بکە جنا بەشێکی هەرە زۆری وا قساکاتکەوێ و کەسێک کە هێتە ژیانیەوە یا و کەسێک کە قەرارە پێکەوە ژیانێک دروستکەنیتر بە هەج فۆرمێکی ژیانکردن بێ ئەبێ دیتر لە باڵەخانەیەکی گەورە داینێ و چوزانم ینی پرۆسەکە ڕێک وەکو پرۆسیانی پیا وەکو دەردی برادێک بۆی نووسی و مەڵێ پیا و کاچێ بۆ دەیەکو 25 سوور سەیریەکەن ینی ڕێک وەکو پارە سەیریەکەن ینی وەکو ئالەتێک سەیری ناکەن کە ئەمە ئینسانێکە ئێوێ ممارەسەی ژیان لەگەڵ کەسێکی ترابکە چۆنی ئەم گرژیانە خاوکەینەوە تۆزێک بەرە و حەقیقەت بڕۆین بەرە و ئەو دۆزە بڕۆین کە مرۆڤایەتی پێویستێتی این چۆنەکە دەروی لاقی باسی ڕۆشنبیری خێزانەکانەوە هەیە ینی هاوسەرگیری ینی پێکەوەنانی خێزان تەمەەن پێکەوەنانی خێزانیش پێویستی بە قوربانیدان هەیە خێزانێکە گەربێت و چارە نووسی کچەکەی بەلاو مهم بێ کوڕێکی باشاتە داوای پێویست ناکا بڵێ ئەبێ حەفلەکەی لە فڵان ئوتێل بێ و ئەوەی بۆ بکەیت و ئەوەی بۆ بکەیت چکە ئەمە ڕێگری و بەربەستە سبەینی ئەم کوڕە ناتوانێت و زۆر حاڵەتی واشە بۆ وازیە ناوە کچەکەی ماوەتەوە شووی نەکردوە کەواتە لێرە بەم پەڵپە بەم بیانوە زوڵمی لە کچەکەی کردووە تا مرێ زەمیری محاسبەیەکات بەڵام وەکو مامۆستا فەرمی ئەم کوڕەیە ئەم کچە ئەخلاقێکی جوانی هەیە بۆ مەسلحەت شوو ناکات و ژن ناهێنێ بۆ بەرژەوەندی تایبەتی بەڵکو بۆ پێکەوەنانی خێزانە ئەساسێکە بێ هەبێت تۆ ناتوانانی کچیەکێ بێنی تو بڵێ وڵا وەرم بەخۆ لەسەر ماڵ دانیشە لەگەڵ دایکما و هیچ ناکەم بەش ناکرێ ینی ڕاستە قەیرانی ئابوووریەکە و کۆندێلەوە بە ڕێزانی چاوپێکەوتی ناکرد هۆکارێکی سەرەکیە کاک دەروونم کێشەی بوو ئێستا زۆر بووە یەکەم ڕاگەیاندنەکان ڕۆڵیان هەیە وڵاتانی دەرەوە خەڵکە بینێ کچیەوان چیەکەن و کوڕیان چیەکەن ئێمە لاساییەکی چۆرانەمان کردوونەتەوە جاران لە لادێ هیچ کێشەیەکی وان نەبووە گەر کوڕەکە بیویستا ژن بێنێ هەر بە خزم و کەس عەرزی زۆر هەبوو بە بەرد و بە قوڕژ دوو ژووریان بۆ دروستە کرد دووسێ سەرمەڕ و بزنیانایە لایانی داراییەکەی بوو بۆ خۆی کشت و کاڵیە کرد ژیان ئاسان بوو بەڵام ئێستا کرێچێتی هیچ نەبێ 300,000 بێ باش ئەم کوڕە جامیعەی تەواو کردووە ئێستاش پارە لە باوکو دایکی وەرەگرێت ئەم 300,000 لە کۆ بێنە اینجا ئەنتەرنێتیەوە اینجا پاری مۆلیدەیەوێ اینجا نەوتیەوە اینجا غازیەوە اینجا ئێساڕی لە فڵان شوقە نەبێ من کچەکە من نایەمێ مەسەلەن سیارەی نەبێ هەندێک کێسا لەو بەڕێزەوتی وابێ بە دڵی من بێ نابێ هەمووشت بە دڵی من بێ ئێمانای وە ئەوە بێ ئەم مواسەفاتانە بنێرم بۆ سین بووکەڵەیەکم بۆ دروستکەن شتیوان نییە لە واقع قوربان ئەمە بەرزفڕینە هەر کەسێ لە کودەواری خۆمان ڕەحمە لە باوە باپیرانمان بەگاڵتە نێنێتەوە ئەوەی بەرز بفرە نزمەنیشێتەوە لەبەرەوە بێ کچەکانەوە پەروە دەکەین کوڕەکانمەوە پەروە دەکەین یعنی لە 100 ئەو شتەی لە مێشکما دامناوە لە کوڕەکە لە کچەکە هەبێ بێنم ڕاستە لایەن ڕۆشنبیری گرنگە یعنی یەکێکە ئاسێکی ڕۆشنبیری زانکۆیە کەسێکی نەخوێندەوارینە سبەینی هەر لە سەیەکردنی بەرنامەکانە کێشیان بۆ دروستە بێت ئەو حەزی لە ئەندێ شتی لاوەکیە ئەم کوڕ زانکۆی تەواو کرد و حەزی لە منیە لە ڕەنگی پەردەگای کێشیان بۆ دروستە بێت لە ڕوزانی قەنەفەکان کێشیان بۆ دروستە بێت کەواتە ئاسی ڕۆشنبیری نزیک بن لە یەک و شەر نێوەکو یەک بن ڕاستەمە هەڵبەتە ئێمە بەگشتی باسی واکەین ینی باسی ئەو کاتی پرۆسەکەکەین کە دوو کەسەکە مقنعن بە یەکتری بەڵامی تر شتەکانی ترێ ئەگەرنا بە دڵنیاییەوە وەک چۆن مەسەلەن ئاگامان لێبێ جاری وا دوو کەسەکە مقنعن بەڵام لەسەر بنەمایەکی ڕاستێکیان هەڵ نەبژادووە
ئێستا هەیە 16 ساڵە 7 ساڵە بڕۆبزانە ڕێژەی تەلاق لە محکەمە چەند زۆرە لە ناو ئەوانەی کە پێش 20 ساڵی چکە ئینسانە تا نەگاتە 21 ساڵی پەردەی مێشک ئەو پێڵەن کۆرتێکسەوە دروست نابێت کە پرۆسە منطقیەکان و عقلەکانی من و تۆ ئیکەنتیایەتی لەبەرەوە 16 ساڵە 7 ساڵە کشێکی خۆشی سوە من نمونەیەکی بۆ بێنمەوە یەکێک لە ئەشرافی ئەم شارە هاتووە گەورەترین کێشەی بۆ دروست بۆ کوڕەکەی لە کۆلێجێکی بەرزە ئەڵێ بە کچێکەوە نیشتۆتەوەڵێ یا ئەوم بۆێن یا خۆمە کوژم یان تۆ سەیری ئەم منە ئەو کچەش چیە لە عایلەیەکە یعنی ڕابردویان خراپە پوری دایکی خوشکی نازانچێڵێ کاتێمە چۆن ئەمە بێنینەمە بێ بە پوری ئەمە بە خوشکەمە بە خاڵی ئەمە لێرێ ئەبێ دایک و باوک تەداخل بکەن نابێت تۆ هەر کوڕەکەم چی ویست کچەکەم چی بۆی ڕوونەکەم ئەڵم بابە ئەمە وایە ئەمە وایە ئەمە وایە یعنی لێرە هەندێک جار ئەگەر کەسەکە نازج نەبوو تێگەیشتون نەبوو بەس احتیمامی بەلایەنی دڵی یا کێشەیە چونکە تۆ لە زەواج بێت لایەنی عقل و لایەنی دڵ هەبێ حتا ئێستا لە زانستە شتێکمانەیە پێڵێن زیرەکی ئەکادمی منطقی زیرەکی عاتفیشمان هەیە هاتوون دیڕاستیان کردو لەسەر ئەوانی ئەوائل بوون و کولی طبیان تەواو کرد و عالم و زانان بەڵام لەبەرەوەی زیرەکی عاتفیان نەبوو فەشەلیان هێناو لە زەواجە لێرەیە ئەگەر بێت و ڕێگریەکان زەق نەبێ کێشە بۆ سبینی کێشە بۆ کوڕەکەش دروستە بێت ئەم کچە ئەم دایکە بەخێوی کرد ئەم باوکە بەخێوی کرد دڵنیا بە ژنێکی سەرکەوتو نابێت سبینی خیانەتی زەوجی سەد کێشا بێت لەبەرەوە من کوڕەکەمە پارێزم کچەکەمە پارێزم تۆ بتەوێت نەتەوێت باشە ئەو کوڕە بە ئەم ڕابردووە خراپەی نەبووە تا منش کچی بەمێ بە ئەم کچە ئەم ڕابردووە خراپەی نەوە ئەخرەبی حسابانشکە قوربان جان خۆ نابێت تۆ سەیدەکەی سەدان هەندێک کێشە هی قابلی لێبوردنە حەلەکرێت مثلا کابرا لە مەشروع بەخواتەوە کاکە پێ ئەڵێن وردەوە یا کەمی کاتەوە یا ئەوە مەسئولیەتێک و شتێکی شخصی خۆیەتی زۆر کێشە نیە با ئێمە کچەکەمان خۆشیە ئەو ڕێگری لێ نەکەین یا ئەواکە بەڵام تۆ تەسەور کە من خێزان هاتۆتە لامان بڕوا و هەبێ دوێنێ ئافرەتێک هاتووە سێ مناڵی هەیە ئەڵێ مێردەکەم دوی شەویەتەوە چواری شەویەتەوە پێنجی شەویەتەوە اینجا بەسەرخۆشیەتەوە شەقم تێڵە تێم هەڵەیە سوکاتیم پێکە مناڵەکانیشم ێستا شەقم تێ هەڵێن جنێوم پێن کەسم نییە دایک و باوکیشم بچمەوە جەهەنمێکە وەختی خۆی لە ترس لە داخی ئەوان خۆم تووشم جەهەنمەکەی پیاوەکەشم دەوڵەمەنگ ئەڵێ بڕۆ بە ئاشکرا بە نەسەم پێوتوە ئەڵێ بڕۆ من فعلەکەم ئافرەتە ناسم ئەمە ئەکەم ئەخۆمەوە ئەواکەم دانیشی بڕۆ ماڵی باوکم یعنی ژنەکە کەوتۆ دەبینی دوو بەرداشەوە نازانێت چی بکات ئەخر ئەوانەشمان هەیە قوربانجا ڕاستە دەست خۆش من ئەمەوە نیە ئەم بابەتە کۆمەڵایەتیانەوە نە پەلوپۆی لێ بێتەوە بەروشوێنی ترەچین بەڵام ئێمە قسەکەمان ئەوەیە ینی ئەمێ پێم بڵێ ڕۆڵی میدیا چیە مەسەلەن لە ماوەی ڕابردووە خانمێکی بەڕێزی با بڵێن ئیسلام شووی کرد بە کوڕێکی ڕەشپێست یەک جار سۆشیال میدیا بوو بەم بابەتی ئەمانەوە وەلو خۆشیان ڕەنگە بەشێک بوو بێتن لەوەی کە خۆیان ویستی بێتیان ئەم بانگەشێ بۆ پێکەوە ژیانەکەیان بکرێ ینی بەڕێزێک بۆی نووسیم خانمێک بۆی نووسی مەڵێڵێ کاک دەروون من ئەمیشە لە دەرەوەی کوردستان ئاڵێ من 90 ساڵە خۆشەویستیم هەیە لەگەڵ کوڕێکی ڕەشپێستایانی ئاڵێ ناوێرم بیکەم لە کاتێکە براکەی خۆم دوو جار هاوسەرگیری کردووە لەگەڵ خانمە ڕەشپێستەکانە یعنی ئەم جیاوازیە چییە ینی بۆچی ئەم کۆمەڵگەی بۆچی بەم ئاستە بیرەکاتەوە ینی کوڕەکە و قەینا ڕەشپێست بێنێ بەس کچەکە و نابێ شوکا بە ڕەشپێست کوڕەکە و قەینا مەسیحی بێنێ بەس کچەکە و نابێ شوکا بە مەسیحی کوڕەکە و قەینا فڵان عشیرەت بێنێ زەواجیان لێ بکە بەڵام ئەمە کی خاوە بێت ئەمە بەچی خاوە بێت دین ڕێگر نیە لە عیلمیشان ڕێگر نیە چە پێسی لاقی بەجیناتەوە هەیە کۆمەڵی شتەوەیە نە ئەگەر ئەم کەسە ڕەشپێستە ئەم کچە هەڵی بژاردووە مەسەلەی دینەکە من ناتوانم قسەی تا بۆ مامۆسایە ناحی دینیەکەی چیە بەڵام ئایا ئەم ڕەشپێستە خۆشیەوێ و ئەی پارێزێ و مەبەستی هاوسەرگیریە یا دوای ساڵە دو ساڵ تەلاقیە ئەمانە هەموویە ئاخر دایک و باوکی حساباتی خۆیەکە قوربان ئەجینا ئەگەر ڕەشپێستەکەش ئەخلاقێکی جوانی هەیە واللهی بە قەناعەتی من مەبەستی بێ ئەم کچە دکتۆکە کچەکەش لەگەڵ یا بەختەوەر بێ ئاینی ئیسلام بێ عیلم بێ بۆ بەختەوەری ئینسانەکانە باشووی پێبکات چی کێشە هەیە دەست خۆش بەیان خان خانمێکی چالاکی تۆ بەدەل لەوەی کە پارێزەریت بەڵام خانمێکی چالاکیت ئەمە وەکو دایکی ژیاوەکو چالاکوانێ وەکو خانمێکی چالاک مەسەلەن چوزانم کەم تا زۆر بەر سیاست کەوتووی چۆن سەیریم بابەتاکە ینی ئەوە تا ینی هەتا قسەی لەسەر بکەین ئەچینە قۆڵاییەوە هەتا قسەی لەسەر بکەین کێشەکە گەورەترە بینین ینی بەڕاستی سیرەکەی هەر یەک سوچی نییە کێشەیە تۆ چۆنی سەیرەکەی ینی وەکو دایکێک ئەتوانی قسەم بۆ بکەی وەکو خانمێکی کۆمەڵایەتی وەکو چالاکوانێت چۆن ئەتوانی قسەم بۆ بکەی ینی چۆنی بینی ئەم شتە کاک دەروون طبعا ئەگەر قسەکانی مامۆستا بەبەستمەوانێ بە یعنی ئەوە ئیزافەیەکی بخەمە سەر ئەگەر ئێمە تاک لە کۆمەلگای زۆر گرنگە ئاستی فکری ینی هەم بەرز بێ هەم فراوان بێ
بۆی بتوانین ئێمە لە ژیانە طبعاً دەیان ئاسەنگیەتە ڕێوان ئیتر نەکرد لە پرۆسی زەواجە جا چ جای تۆ پرۆسەیەکی بەو شێوازە گرنگ و ینی مەسیردەر لە ژیانی ئینسانە پێویستە ینی ئاستی فکری ئینسان ئاستی ڕۆشنبیری زۆر گرنگەکە بەڕادەیەک بێ بتوانێت ئەگەر بربەستێکیش هەبێ طبعاً هەموو بربەستێک ڕەنگە عیلاجی هەبێ ئیلا طبعاً باسی شتی نادیر ناکەم کە هەیەشت هەیە مستحیلە و زەحمەتە بەنسبەت ئەم بربەستانی زەواجەوە هەڵبەت ڕەنگە لە مەسەلە لە ئاینیەکە یابێت ئەما وەکو بربەستەکانی تر ئێمە هەموو ئینسانێک ئەگەر ئیرادە و ویستێکی هەبێ و تایە بێ و عەزیمەیەکی تیاابێ ئەتوانێت هەر بربەستێکیش هەبێت تێیپەڕێنێت بۆ نمونە ئێمە یعنی ئەم مەسەلەی ئەم کوڕە ڕەش پێستەی کە زەنجەیەکی دروست کرد لە سوۆشیال میدیایە ئەو کەس ئەم دوو کەسە مادەم قەنەعەتێکیان هەیە مادەمینێکە هیچ مەسەلەن لایەنی ئەخلاقی و ئاینی و ئەو شتانێک کە تۆزێک ئەوە نیە دیارە بەسەر کەسەکەوانێ مادەم ئەمانە مەوجود نییە قەیچێکە خۆی هشتیش هەموو ڕێگایەک نقطەی سەرەتای تۆزێک زەحمەتە ڕێچکەی و با بشکێنرێت یعنی ئەم کەسە ویستێتی عەزیمەی هەبووە بۆیە زۆر پێی ئاسایی بووە کە شوکەوە بە دیوێکی ترا خۆ چ شتێک گەرنتی کراوە دکتۆر ینی جەنابەت پارێزەری لە ناو دادگاکانە ینی ڕەنگە بە هەزاران و بە سەدان دوو کەس لە هەموو ڕوویەکەەوە شیاو بێتن بۆ یەکتری بەڵام چەند مانگێک هاتوون جیابوونەتەوە ڕاستە جا ینی ئەمە بەنسبەت ئەوەی کە ئاستی فکری ئینسانەوە ئەگەر وەکو ینی دایکێکیش بمەوێ ینی قسە بکەم طبعاً ئێمە دایم ئەم قسەش دیسانەوە ئەیڵێمەوانێ لە هەموو کۆڕ و کۆبوونەوە و شوێنێکە ژن یەکەمین مامۆستای خوێندنگەی ژیانە بۆیە تۆ زۆر مهمە ئەو ژنێک کە هەڵی ئەبژێریت کێیە چ دایکێکە چ فێرکەرێکە لە داهاتوە چکە ئەم کۆمەلگایەی تۆ کە تایە ئەژیت فێرکەرەکەی یەکەم مامۆستای کێیە ئەو ژنەیە بۆی تۆ بەرپرسیت لەوەی کە کێ هەڵەبژێریت تێبینیت چیە لەسەر بەشێکی زۆری میدیاکان ناڵم زۆر وکەم بەڵام بەشێک لە میدیا دیارەکانی تر کە ئێستا بوونەتە میدیای دیار و خەڵک سەیریانەکە لە تۆخکردنەوەی بە کێشەکردنی ئەم باسەیانی لە جیاتیەوەی کە کۆمەلگە خاو بکەنەوە بەرە و سیستمێکی عقلانی جوانی بەرن کۆمەلگە بەرە ئەو شوێنە بن کە عقلەکان لە عقل بەدەست من بێت ئەوانە هەموو یعنی بەڕاستی جەریمەیە هەموو یاسای ئەوێت بۆ تەنزیم بکرێت کە ئەمەنە دەرونی ئەو خەڵکە نەشێوێنن ئەمەنە ئەو خەڵکە بەلاڕێیان تۆ لەم داوە نەسیحەتی کچەکە دەکەیت ئەتەوێ بە فۆرمێکی جوان ژیان لەو لاوە لە میدیایەکەوە قسەکانی تۆ ئەم گەنجە ئەم هەرزەکاراکەیتە نێو دوو بەرداشۆ کە نازانێت کامیان ڕاستە دکتۆر قسە لەسەر دی نەکرێت کاکە تۆ بێ لەسەر قیەمە دینیەکان قسە بکەین نەک موسڵمان بڵیم کاتی خۆی مەولانە خالید بۆ نازانم جەمالەدین ئەفغانی بۆ چۆ بۆ ئەوروپا ئەڵە چوومە ئەوروپا ئیسلامم بینی موسڵمانم نەبینی بەڵام هاتمە وڵاتانی ئیسلامی موسڵمانم بینی ئیسلامم نەبینی کاکە گیانێ ماڵین مەسیحی بڕوا و هەبێ بڕ بۆ ئەو یابانە بڕۆ بۆ ئەوروپا ئەوەی ئەوان ئیسلامی حقیقی تەطبیقەکە ناویان ئیسلام نیە پاک و خاوێنی بڕۆ دەرەجە یەکن کە ئێمە ئومەت و نەزافەت من الئیمان هەموو وڵاتانی ئیسلامی لە هەموو وڵاتەکان پێ سوسە بەڵترە بڕۆ لەو یابانە فەڕاشەر نیە لە ڕۆزەوە تا جامیعە بڕۆ بۆ ئەوروپاوی بەزیان بە ئاژەڵایەتەوە لەگەڵ ئینسانەکان لەوانەیە زیاتریش بێ لا ئێمە بزانە ئاژەڵەکانمان چی لێکەن کە ئیسلام ئەم قیەمانەیە یەکسانی دادوەری کاکەوان جژنێکیانێ وەرە ئێستا بەرەو سەری ساڵی تازە ڕۆین پەیوەندی بکەن بە خزم و کەسە و لە ئەوروپا بڕۆ بێ کاگاتە 20 مانگی 12 هەموو سوپەرمارکێتەکان شتەکانەکەن بە نیوە قیمەت بەس بۆەوەی خەڵک تەمەتوع بە دینەکەیەوە دەوەرە وڵاتانی ئیسلامیە مەکە بۆ کچەکەی و بۆ کوڕەکەی باسی ئیسلامەکە و ئەوواکە دوکاننارە تاجرە کە جژنی قوربان و ڕەمەزانی شتەکە و لێگرانەکە بۆ ئەم بابەتە وابەستەوە بۆ ئەزانی بۆچی لەبەرەوەی ئێمە باسی قیەمەکانی ئیسلامکەی نەک کڵێشەکەی ئیسلام لا ئێمە سێ بەشی خەڵک نوێژەکە حەجەکە بەڵام قیەمەکانی ئیسلام جێبەجێ ناکات
ئەوە فەرق بێ بکەی لە بینی ئیسلام و لە بینی مسلمانە ئەو بۆ یاڵم هەندێک کەسێک شەکەی نایە مەسیرێک شەکەی خاتە خەتەرەوە کوڕەکەی وڵا ئەو مەسیحیە لە کاتێکە ئەو قیەمانی کە تو ئیمانی پێێتی لە قورآانی پیرۆزی ئەو تەطبیقیەکە قیەمەکان مهمە دەستخۆشی سەر لەسەر میدیاکان چییە بەشێکی زۆری میدیاکان کاکە جان میدیای کوردی زۆربەی تووشی فلاسی بووە بەس بە دوای شتێک ئاگەڕ ئیسارەیکە و نازانم لایک و کۆمنت و شێر بخۆی پێیاکە میدیای کوردی لەسەر بنەمایەکی زانستی ناڕوا بەڕێوە بڕۆ ئەوانەی ناڵم لە 100 لە 100 تا 70 بۆ 80 ئەوەی لە میدیای کوردیا ئیشەکەن شارەزایی لە بنەماکان و پرانسیبەکانی میدیایە نییە بڕۆ سەیری کە سەیری میدیاکانمانکە چەنەها بەرنامە پێشکەشەکەن ئەسڵەن بە ناوی مناڵەوەی بۆ مناڵ نییە بەحساب بۆ پەروەردەی مناڵە بۆ تێگانی قیمەکانی مناڵە بەحساب بۆ خێزانە بۆ تێکدانی خێزانە ڕزەکەم ڕوو بەرنامانەی لە هەندێک کەناڵ تەقدیمەکەن هەر بۆ تێگانی خێزانی کوردیە باشە ئەی بۆ کۆمەڵگە قوبوڵیەکە ئەمە ئەوەیە کە لانی پەیوەندیدار دەروینجام دەمێک قسەم لەسەرەوە کردەوە کۆمەڵگای کوردی چێوەرم بەرنامی من تۆ بەرنامەی پەروەردەییە یا من خۆم لە بەرنامە خۆم باسێکم بزان چەند کە سەیرەکە دەبەزە هیچ شێوەرە گۆرانی لە نەدەنگی خۆشە تاکە پێڵاو لە یەکترێک دەزان چەند کە سەیرەکە ئەمە کۆمەڵگاکەتە کۆمەڵگاکەمان تااقەتی نییە لە ئاسێکی نزمات تۆ بێ بەرزیکەیتەوە میدیا وڵی تری نزمەکاتەوە نەک بەرزی کاتەوانێ تۆ نابێ خۆی کێشەیەکمان دەڵێ خەڵک حەزی لەوەیە کاکە نابێت تۆ بە دوای حەزی خەڵکا بگەڕی خەڵک چی پێویستە کاکی کورچی پێویستە بۆ ئەوەی بینای کەسێتیکەی بۆ ئەوەی بتوانێت سبێن لەگەڵ فارسی و تورکێک و عەجەمیەکان ململانی و بۆ بکە بڕۆ بزانێت لەوێ چۆن پەروەردەیان هەیە چۆن کەسەکانی پەروەردەکەن وەرە من و تۆچین لەگەڵ تورکێکا دانیشین بزانین تۆ مناقەشەی لەگەڵا بکەین و بەرنامە ناتوانین لەبەر پەروەردەکەمان سەقەتە ئەم میدیای کوردیەش لە 91 و 92ەوە لە جیاتی بێت و بینای کەسێتی کورد گاڵەی تری تێکیشکات من مەسئولم پێش ڕاپەڕین بڕاو بێ کەسێتی ئینسانی کورد زۆر دڵسۆزتر بوو بۆ وڵاتەکەی بۆ نیشتیمان پەروەری بۆ کوردایەتی بۆ ئێستا خراپتر بووە ئەمە بێ لۆمەی حکوومەت یاریمی کوردستان کەی لە 92وانی نەوتوانی و لە 93 نەوتوانێت جیلێک 28 ساڵە پەروەردەکەی یخر گلەیەکەمان ئێمە لەوەیە ڕاستە ینی هەتا ئێستا نەتوانین کە پرۆسەیەکی پێکەوەبوون بە تەندروستی بکەین دادگا هەیە ئەم هەموو ڕێکخرد لێ شاو ڕێکخراوە هەیە ئەم هەموو زانکۆی هەیە ئەم هەموو توێژینەوەی هەکرێ ئەم هەموو میدیای هەیە ئێستا ئێمە ئایبوشۆرەی دانیشتوین لەسەر بابەتێک قساکەین کە بابەتێکی سەرەتایەکانی یعنی بابەتێکی سەرەتایی ژیانەوەیە کە لە ئەشکەوتەکانە ئەم دیاردانە باسکراوە مامۆسا کۆمەڵێ لێدوانمان وەرگرتووە لەسەر ئەوەی کە پرسیومانە ئەگەر مەسیحیەک زاواج لەگەڵ مەسیحیەکەکە یا لەگەڵ دینێکی لە دینی خۆت نەبێ گوێ لەو لێدوانانە بگرە ئەو کاتە بزانم قسەی جەنابێت چیە بێ فەرموو ئامادەی ڕۆژێک ڕۆژناو سەرجی لەگە کەسێکی مەسیحی بکە یان ئێزدی یان غەیرە قەومیەتی خۆت بەڵێ ئاساییە نازان بیرم لەوە نەکردوێتەوە یعنی قەت بیرم لەوە نەکردوێتەوە کە شوکەم بە کەسێک یعنی ئاینێکی تر بێیان نا بۆچی وەکارەکە چیە؟ وەکارەکەی ئێمە کەسانی چواردەورمان هەمویان هەر لەسەر یەک ئاینین عادەتەن ئێمە لە کوردستان هەمومان زیاتر ئاینی ئیسلامین هەمووشمان کەس و کاری دەوروبەرمان هەمویان شیان کردو بە کەس یعنی ئاینی مسڵمانە یا شتێتر نازانم هیچ بیرم لەوە نەکردوێتەوە کە بڵێم کەسێکی تر بێ ئێستا برادری زۆر نزیکم هەیە مەسیحیە و زۆریش لەگەری موختاحم و ئەسڵەن نەک مەسیحی برادرم هەیە لەگەرەوە پەڕێزم لە بۆ هەموو دینەکان برادرم هەیە ئێزدیە زۆر خۆشەوت ئەمە لە ئیشی پرۆسیا و سەرگیر بکەیت خێزانەکەت ئێزدی بێ نەخیر بەڵێ زۆر ئاسایی بۆ لەبەرەوەی ئەویش ئەتوانێت لە ڕێگەی منەوە بێتە ناو دینی ئیسلامەوە هەمیش خێرە بۆ خۆمە نووسرێت هەمیش ئەویش یارمەتی ئەوەیەم کە بێتەوە سەر ڕێگەی ڕاستی دی چه ئاینێکی ئێزدی ئامادەی هاوسەرگیری بکەیت غەیرە ئێزدی بێ نابێت بۆ نابێت نابێت لازم لە دیانەتی خۆم ڕێگریەوەم دێتە پێش دەبێت دینەکەی پرۆسیا و سەرگیری بکەی ئامادەی کەسێک بێنی مەسیحی بیان ئێزدی بیان لە دینیشتر بێ ناوەڵا بۆ وەڵا هەرە و دینی خۆی باشترە گەر مەسەرەن دینی خۆی باشترە بسلمان بەداخۆی کە سیرمان کرد ینی جیلێکی تازە پێگەیشتووی گەنجن ینی سیرەکەی چۆنچۆنی بیرەکەنەوە پێش مامۆسا باخانمان پێشخین ببوورەوە لەو کاتەکەشین بەس لەسەر ئەوینە ئەمەوێت ئاماژە بۆ بم ئەو یاسای توندوتیژی خێزانیە کە داڕژرا ساڵی 2009 لەسەر ئەساسی ئەمینی فەرقی ئاینە بوو کە ئەو کاتە دوعایەکی کچە یەزیدیەکە کە بەرباران کرا و کوژرا لەسەرەوەشی کردبوو بە کوڕە موسڵمانێک یعنی ئەوەش هەر حەدەسێک لە ناو کۆمەڵگە کە ڕوو ئەیات تەبعەنە و حەدەسە
چۆن ئەڵێ ڕێخۆشکەرە بۆ ئەوەی کە بە چاومانەکاتەوە بۆی بتوانین ئێمە دوایی عیلاجێکی بۆ دانین یا قانونێکی بۆ تەنزیم بکەین ئەو قانون سەرڕای تێبینیەکانمان تەبعاً لەسەری لە کەم و کوڕیەکان چکە مشەرع جوان نەی پێکاوە لە دانانی یاساکەیە بەڵام خۆی بۆ خۆی دایمە ماڵێنەڵین بوونی باشترە لە نەبوونی لەسەر ئەسەری ئەو کێشە ئاینیە بوو کە ڕوویە لە بینی ئەو کچە کوڕە یەزیدی و ڕاستە بە هەزاران قوربانی هەیەەوە دوعاایچێک بوو لەو قوربانیانی کە بووە مەتریالێکی سوۆشال میدیا و سەی لەسەرکرا جینا لە ناو هەموو دینەکانە لە ناو مەسیحیا لە ناو ئیسلامەکانە لە ناو کاکەیەکانە لە ناو هەموو ئیتر فەرع و فروعەکانی ناو دین و قەوم عەشایر و ئەوانەکان ینی بابەت هەیە کە کوڕ بۆی کە کچێکی ویستووەکەنە ناوە تێ چون زارم گەشتۆتە حەدی ئینتیحار و نازام چی هەڵبەت ئێمە تەرویج بۆ هیچ دیاردەیەکی نەشیاو ناکەین هیچ حاڵەتێکی دەرونی خراپ ناکەین هەموو ڕێگەیەک کلیلێکی چارەسەری هەیە بەڵام ڕەنگە کلی لە چارەسەرەکە دوور و درێژ بێ بۆیە باسیەکەین ینی بۆیە باسی و کێشانەمان کرد مامۆستاچیاڵی لەسەر و قسان وەڵام من بەرلەوە ینی سەنگەرێک دروست بۆ لە بینی هەموو دینەکانە زانی بەرلەوە منەمەوە سەراحەت هەیە وڵام ئەوی ژەوێ لە 2010 بەرەو سەر پرۆسەیەکی بێحرمەتکردنی مرۆڤ لە کوردستانە وجودی هەیە بەڕاستی تاچی کوردی بێڕێز کرا ئەو پرۆسەیەک بەڕێوە بوو تا گەشتا ئەو ڕادەیە کە کاتێک فەیسبووکیش گەشتە ماڵەکانمان ئیتر ئێستا پرۆسەیە کە جاری وایە تۆ کام کەسەیەت هەوێ ناشرینی بکەیت لە فەیسبوک ڕسمەکەی دابەزێنە دوو کەلیمە لە ژێریەوە بنووسە پەیوەندیەکە ئەوەیە ئیتر بە جارێک دای ئەماڵن ئەوەی کە باسی کرد کچێکی سپی پێستە شوەکە بە کوڕێکی ڕەشپێست ئێخوار فەیسبوک وەکو بڵێ شتەکەی ناشرین و سوو کرد ئینە نەکەس هات پرس بە مامۆسای ئاینی بکە نەکەس هات پرس بە ئیسلام بکە نەکەس هابزانە تەنزیرێکی دینی بە بکە ئایا ئەمە شتێکی جائزە یا ناجائزە لە ڕاستی ئەمە شێشەیە ئەو جارسا و مقابلەی کە بینیمان ئەو گەنجانە هەستت پێ نەکرد لە ڕووی ڕۆشنبیری ئاینیەوە زۆر لاوازین یعنی کەوابوو تۆ پێویست بەوە ئێستا ئەو گەنجە منەوە یەزیدەکەەوە سەریحی خۆی گوت ئەو حەقەتە و ڕازەکە نەکجە دەن بە کەس نەکچش لە کەس دەخوازن ئەوەی موسڵمانەکە دووشتی تێکەڵاو کرد بوو ئایا هەیمەنەی کۆمەڵایەتیە یان تەئسیری دینیە یعنی کاتێک کە تۆ دەوێ ئافرەتێک بێنی ئەم ئافرەتە حتا بڵێن نوێژنەکەرێت تکە نوێژنەکەرە یعنی هێشتا نەچێتە بەحسی تەدەیونەوە ئایا ئەم ئافرەتە بێنە یانەی هێنێ هێنانیم ئافرەتە حاڵەتی ئەڵێ گەر نوێژ نەکەر بوو چوونە بابەتێکی تۆزێ ئەوە با تۆزێ ئەو کاتەی بینی ئەتوانم بڵێم بە نسبەت ناڵێن دکتۆر ینی با زیاڕۆی نەبێ بەڵام نیوە زیای ئەو ژنومێردەمۆ تازە پێگەیشتوانی کە ئێستا لە پرۆسی هاوسەرگیریان و مەلاکەیە دانیشێ و لە هەردووچانە پرسێتەوە نوێژەکەی بەخوا ئەمیش بە درۆ ئەڵێ ئیکەم و کچەکەش بە درۆ ئەڵێ یکەم بەڵام درێ بەستەکەش ئەوە ئەکریانی باشتر نییە ئەمە خوا نەخواستە من تەجاوزی دینی ئیسلام و هیچ دینێک ناکەم بەڵام باشتر نییە مامۆسایانی ئاینی ڕێو شوێنێکی تر بۆ پێکەوە ژیان ینی ئەوەندەی تەرکیزەکەنە سەرەوەی کەس بە نوێژێجانیەوە تا دکتۆر باسیەکە وەکو دکتۆر باسی کرد ئەوەی لە ئەوروپا ئەی بینیت کە تاقوتەرا ئیسلامیشیتیایە ئیسلام لەوێ جێبەجێکرێ باشە ینی هەتا ینی نوێژێک بۆ بکراوە بە پێوەریەوە یەکترەگەر تۆ نوێشکەی تۆ پیاوێکی ساڵحی تۆ گەر نوێژ نەکەی تۆ پیاوێکی ناساڵحە ینی قسەکە ئەوەیە بۆ مامۆسایانی ئاینی ئیشتان جان بۆ مامۆستا حەزەکەم بۆی خەڵکەکە فعلەنەوەی ئەو کچەوتی وتی دینەکە ڕێنایە دینەکە مامۆساڵێت توانی مەسیحی بینی کێشە نییە بەڵام لێ بەڵێ ئەوی مامۆستا فەرمی بەڵام لێرا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە کە لە دین تێ نەگەیشتووە یا مامۆسا جەنابی ئەڵێ توانی مەسیحیە بێنی بەڵام من مامۆسای ئاینیم جۆ لێ بووە ئەڵێ ئەگەر نوێژنەکە وەکو وایە زینای کردبێ ینی ئەمەیان چیە مامۆسا ینی حتا تەسەور ناکەی لە ناو دینی ئیسلامی ئێمە تەتەڕوفێ هەندێک گەڵێنەوە حرامەوە کفر هەندێک لە ئێمە دینە ئیسلامی لە پێشەش لەو پرۆسانە من خۆم دانیشتوم زانیمە هیچیان نوێژیان نەکردو لیا درۆیان کردو بەڵام 6 دقەمان ماوە بەرنامەکەەوە جامەسا لە ناحی علمیە و اعتقادە هیوا هەیە مسلمانێکی زۆر متدینە لە گەنجەتە لە دوایێ بە ملحید ڕەیە گۆڕێ هەشە ملحیدە کە ئەڵێن علمانیە لە دوایێ بە مسلمانە ئەمە اعتقادە علاقەی بە گەشەی باشە بە هێواشی پێم بڵێ ینی بە کورتی پێم بڵێ ینی حقیقت ئەوە نییە ئەو کۆمەلگایانی کە دین بە هەموو دینەکانەوە دینیان کردووە بە پێوەری ژیانکردن کۆمەلگەیەکی
سەرکەوتونی لە ڕووی کۆمەڵایەتی وەک لەو کۆمەلگانی مرۆڤایەتیان کردووە بە قودوە هەڵبەتە ئەو کۆمەلگانش ئیلهامیان لە دینەکانەوە وەرگرتووە بۆی کە مرۆڤایەتێکی جوان دین بۆ خزمەتی ئینسانیەتە شتێکی تیانە دینی ئیسلام بڵێ دژی ئینسانیت بێ بە قەناعەتی من لەبەرچی حتا مامۆسا ئەزانێت جاری واشێک من کەم زۆر هەموو دینەکانم هەندێک شت هەیە حرامە ئەوڵێ ضرورات و تبيح المحظورات ما مەسا جارێ گۆشتی بەراست حرامە لە قورئانە بەڵام چیتە شوێنێکەوە کە خەریکە ئەمری ئەڵێ بیخۆ تۆ مهمترینەوە غیرە باخن هەویستم قسەیەک بڵێم ئەویشەوەی ناڵم هەموو مامۆستاکان ئەم میشەکەن بەڵام من بۆ خۆم چەندین پرۆسی هاوسەرگیری کە چوومە ئەو ژوێنەی بابلێنی کە حەکەی تیا بکەین ئەسڵەن لەوەیە لێم پرسیوە چیتان گوتووە هیچمان نەگوتووە باوکی کوڕەکە گوتومە ئەم پیاوە ناسی کە باوکی کچەکەی تویتینەوە لایکەم جارە بە خزمەتیەکەم یعنی هەستم بگرن هەر ئەسڵ لە بنەماکە هیچە لەبەرەوە وەرە لە ئەوەڵەوە دەست پێ بکەرەوە یەک سەعات من تا گەیاندومە ئەوەی ئەم ئیشە چۆن ئەکەن یعنی چەندین جار کاتوینە دەرەوە بۆ نمونە تۆ برادرم بووی لە مەجلیسەکە پێم وتومە من دڵنیام ئەمە هەفتەیە بڕناکە ئیتر کوڕەکە نوێژەکان نوێژناکە کێشەی من نییە بە ئەندازەوەی ئەسڵەن ئەم دوانە چۆن پرۆسی هاوسەرگیری دروست دەکەن ئەجا باسێک لەوە کرد قەزەی ئاین من حەزەکەم ئەو سەراحەتە بڵێم لای جەنابەت ئێمە با دووش دووا نەڵێین ئەوەی جەنابی دکتۆر ئاماژەی بکە زۆر سەریح و زۆر وازێ من گوتم لە ئیسلامدا مرۆڤ سەنتەرە پاشان وەک دینی ئەفغانی لە ئەوروپا ئیسلامم دی مسلمانی تیانە بوو لێرە مسلمانی تیا و ئیسلامی تیانە من پێم وانە ئاین هۆکاری دواکەوتنی کۆمەلگا بێ ئەوە ئاین نییە بەڵام ئەو مرۆڤەکان ئایا چۆن توانوێنە تێبگەن لەو دینەی کە خۆیان لەسەرنی کاکە زۆربەی کۆمەلگای ئێمە یعنی بەسەراحەن لە 60ەکان بەرەو خوارد لە 50ەکان بەرەو خوارد ئەسڵەن ئەوەی تەحەکومی کردو لە کۆمەلگادا دین نەبووە توانای عەشاری بووە یعنی بۆ نمونە جارێک مامۆستای کۆمەڵی فەقیه لەگەڵای بەچنە لای ئاغایەک لەسەر سفرەی ناوخواردنەکە ئاغاکە پرسیڵە مامۆستا ئەگە من کە سێبنەرم زەرامێ بکوژێ ئەو کەسە تاوانبارەیە من ئەڵێ ئەو تاوانبارە فەقیهشی لە خوار وڵا مامۆستاوا نییە بەخوا جەنابی ئاغا نانی داناوە ئینجینە جەنابی ئاغا جەنابەت تاوانبارە ئەگەر بە پشتی تۆ نەبێ و ناتوانێ زەلام بکوژی ئیتر ئاغاکە سەرداخە دوای لە مامۆستا دڵنیگەرانمە بە بەخوا لە 6 کەسی ترم پرسی ئەم فەقیهی تۆ ڕایگرتم یعنی باسەکە ئەوەیە ئەوەندەی توتانە و دەسەڵات تحکمی کردو لە کۆمەلگای ئەوە نەبووە کابرا بێ پرس بە ئاین بکە یعنی جاری وە مامۆستا پێگوت باشە بە کورتی پێم بڵێ بۆم کە بە دواقسە مامۆسایانی ئاینی بە شێوەیەکی گشتی بە هەموو دینەکانەوە بە مەسیحی و یەزیدی و ئیسلام و هەموو دینەکان ئەدیانەکان کە لە کوردستانە کەم تەرخەم نین لەوەی کە دەسوپلی کۆمەلگە نەرمکەن بەرەو پێشکەوتن وەک لەوەی یعنی هەرچی دینە مام دکتۆر خەریکی ئەوەیە نفوس یعنی وەکو هەڵبژاردننی لاتەوە وەکو حیزبەکانی لاتەوە ئیسلام ئەوێ نفوس بۆ خۆی خۆ کۆبکاتەوە بە هەر جۆرێک بێ مەسیح بە عینی شێوە یەزیدەکان بە عینی شێوە کاکەی بە عینی شێوە فلان و جوولەکە و جوچێ بێ یعنی بۆچی دەسوپلێک نەرم ناکرێت لەگەڵەوەی کە بەتایبەت لەم کۆمەلگانە ئێمە کۆمەلگەی داماوین یاساکانمان ئەیبی نییە بۆ رەخۆخەڵم بە هەموو تێبینێکیشەوە بەڵام کە جێبەجێ ناکرێت پێویستمان بە مرۆڤ دۆستانە ژیان هەیە یعنی قسەکە ئەوەیە گەل لە ئەوروپا ئێستا ئەگەر ڕازگۆ بین لە ئەوروپا قەزەی دینی و شت نەماوە بەڕاستی دکتۆریانی شێ باسی دینەکات ئەوەی کە دینداریە کات ئەچێ بۆ خۆی کات و لە کەنیسە و لە مزگەوتەکان ئایکا بەڵام وەکو سیستەمێکی گشتی یاسا وڵات بەڕێوە با بەڕاستی لە چوارچێوە یاساییتر ئیلهامەکانیان لە دین و لە چێ وەرگرتووە ئەو بۆ خۆیان دوا قسە مامۆسایانی ئاینی هەموو دینەکان کەم تەرخەم نین لەوەی کە نەیانتوانیەوە ژیان دۆستی لە کوردستانە بەرەو پێشبەرن کاکە لە کوردستانە ئەسڵ ئەوانەی کە نوێنەراتی ئاینەکانەکەن ژیان دۆستیشیان مسۆگەر کردەوە بە جۆرە جۆرگان کۆمەلگای کوردواری بۆیە کۆمەلگایەکی تونند و تیژنێ لە ڕووی ئاینە و بەرامبەر بە یەکتر کە ئەسڵ زمینی باش سازێنراوە بەڵام باز لەوە بکە با بڵێن زانای ئاینی تر بە هەموو ئەدیانەکانەوە بە ئیسلام بێ لە گۆشەیەکە قەتیس کراوە کەمتر بواری پێداوە کە بێتە ناو هەموو ئەو کانەوە قسەی لەسەر بکە یان گوێی بۆ بژای ڕەواجی پێ بڕاستی من گلەیم لەمە تا هاوڕانی من بۆ خۆم ئەگەر لە دە بەرنامەما چوار بەرنامە مامۆسای ئاینیمان لەگەڵانە بێ پێنجی لەگەڵمان هێناوتە بەس بەشێکی هەرە زۆری لەسەر مینبەرەکانی تۆ جزئێکە لە هەموو بەرنامانێکە پێشەژەگرێت جزئێکە لە هەموو بەرنامانێکە پێشەژگرێت یعنی ئەگە تەوزیعی بکەی بۆ نمونە بەرنامەکە تۆ کە مامۆسایەکی ئاینیێنێ هەموو ئەو کاتێک کە پێی ئەدرێ فعلەن بای هەموو ئەوەنێک کە لەو کەناڵەدا بزێن
کەم بەسم تەنە کەناڵ 24 نییە دەستخۆش من قسەکەم ئەوەیە زمینەتان هەیە ئەلبەتە بە شخصی باسی جەنابتان ناکە مامۆسایانی ئاینی جومعانتان هەیە بۆ خودبە مزگەوتەکانتان هەیە 3-4 فەرز نوێژی تیاکرێ ئێستا سۆشیال میدیاتان هەیە فەیسبووکتان هەیە ئەوەتان هەیە ئەنی مەجالی وی دکتۆر کەریمانێنایەوە نەبێتە مەدحی ڕوبەڕوو یعنی دکتۆر دایان دکتۆری دەرونی هەیە لە کوردستانە ڕەنگە هەر ناویشی نەزانی بەڵام دکتۆر لە خۆیە بوریێڕوا بزان دوای ئەم بەرنامەیەکی تریشەیە لە کەناڵێکی تر بەڵام ئەخۆش توانی ئێستا لە ماڵەوە بەدەستێ تراکسودۆ بۆ خۆی دانیشێ و چاپخواتەوە بەڵام هەست بە بەرپرسیاریتێکە بۆیە ئەوێ گۆڕانکاریە بکە 1 دقە دوا قسە بۆ بکە دوا قسەمەمێ بڵێم گرێبەستی و سەرگیری وەکو هەموو گرێبەستێکی تر طبعا هەڵبەتە با کلمەی گرێبەست قورس نەبێت سەر تەفکیری ئینسان چونکەکەم گرێبەست ئیجاب و قبولی دوو کەسە تۆ قبولتە من عەرزێکەم تۆ قبولتە ئەم گرێبەستە بەپێی یاسا ئەگەر عیوبی ئیرادەیتیانە بێ ئیدراکت سەلیم بێ شروطەکانی خۆی مەرجەکانی تیا بێت هیچ بربەستێکی تر نییە غەیری ئەوەی ئەو مەرجانی کە لە عەقڵ و لە ئیرادەی ئینسانایە وەکو ناحیەی کۆمەڵایەتی وەکو ناحیەی ئیتر چوزانم خێزانی و ئەوانەی کە هەیە و باس کرا هیچ بربەستێکی تر نییە غەیری ئەو شروطانەی کە لە هەموو عەقدێکی ئاسایی هەیە دەسەکەم و کوڕیتانەیە و کویاسا لە بەرەوەی کێسا بۆ نمونە شتێکت باس کرد یعنی لە ڕووی یاساییەوە گەر کەسێک ناڕازی بێ هەیە کاک دەروون عەفو قسەکەش پێوە لەبەرەوەی ئێمە یاسادانەرەکانمان پسپۆر نین یعنی یاسادانەرەکانمان لە مەجالاتی ترایە نازانم چوزانم ئەمە حەز ناکەم بە شخصی ناوی کەسەکان بێنم بەڵام ئەوانەی یاسا بۆ ئێمەدا ئەنێن پسپۆر نین زۆربیان کەسانی یاسایی نین کەم و کوڕەکان لێەوەیە نازانێ یاسانش نەگەیشتووە بە خەڵکەوە شەر هۆکارە بۆی کە ئەو خەڵکانە ئیشەکەیان خۆش ناوێت دووچەم کە ڕاستە هەم ئەوە یاسادانێ و هەمیش کەیەتە خوارەوانێ ناگا بە خەڵک بۆیە ئەم دەسەکانە خۆش دکتۆر جان من داواکارم دایک و باوک بەربەست و ڕێگری دروست کرا و بەردەم ناڵەکانیاندانێن و چارەنووسیان نەخەنە خەتەرەوە من هیوادارم ئەگەر باسی ئیسلامەکەن ئیسلامی حەقیقی تەطبیق کرێن من لەگەڵ مامۆسایەکی بەڕاستی ڕابەریەکە لە حیزب ئیسلامەکە وتم مامۆسا ئێوە هەموو حیزبە ئیسلامیە هەیە بۆ نابن بە یەک خواتان هەیە یەک پێغەمبەرە یەک قیبلێ یەک قورئانە لەسەر چی جیاوازمە بەسم کەواتە زۆر زیاد دین بۆ شتی تر بەکار هاتووە حتا هەموو حیزبەکان نازام حیزبی شوعیش لەوان لە ژێرەوە هەموو حیزبەکان بە عیلمانی و بە قەومی و بەینەوە هەموو هین مامۆسای ئاینیان هەیە من تێ ناگەم چۆن تۆ لێرەی کە ئەمە حیزبێکە حد فڕی بە دینەوە نیە چۆن حیزبێکی علمانیە تۆ هاتووی یەکێتی مامۆسایانی ئاینی هەیە مەبەستم لێرە بەداخەوە ئەوەندەی دین بۆ ئەم دنیا و بۆ مەسلحەتی شخصی بەکاری استغلال کراوە بۆ حقیقیەتەکە و قیەمە جوانەکانی کە خزمەتی مرۆڤایەتیە نەهاتووە هاتوون بەربەست و ڕێگریان بە پێی ئیجتیهادی خۆیان دروست کردووە باسی قانون و یاسا جەنابەتی کاکە یاسا لای ئێمە پتێ و نەتەوەیکێ بە قوودێک و لاستیک ڕایەکێشێ دەسەکانی خۆش بێ کاتژمێرێکە قساکەین لەسرم دیاردەیە ئێشتا بەشی چەند کاتژمێری تریشە قسەمان هەبوو بە سەدان کەس و پسپۆریشمان بێنە قسەیان هەبوو قسەکە ئەوەیە پرۆسەی پێکەوەژیان بە هەر جۆرێک بێت بە هەر دینێک بێت بە هەر کولتورێک بێت بە هەر دابوونەریتێک بێت پرۆسەی پێکەوەژیانی دوو ئینسانە کە چوار دیوار هەڵەبژێرن بۆ یەکتریا ئەسڵەن ڕەنگە و چوار دیوارەشان نەبێت بەو جۆرە بێت کە خۆیان ئایانەوێت ئەم پرۆسەیە لە کوردستانە سەرباریەوەی کە بەشێکی هەرە زۆری خەڵگایانەیە بەپێی عورف و عادات و دابوونەرێت بیکەن بەڵام هەزاران کێشە و مەشاکی دیتریان بۆ دروستە بێ و کۆی کە باسمان کرد لەلایەک کەسوکار لەلایەک جیرفان لەلایەک دین لەلایەک ڕەش و سپێتی و ڕەنگی پێست لەلایەک جۆری سیارەکە لەلایەک ماڵی خەزوری ئەم و ماڵی خەسووی ئەم یعنی ئەم هەموو مشکلەیە بۆتە هۆکاری ئەوەی کە دوو ئینسان ئایانەیە لە کوونەگورجێکا بەیەکەوە بژین هەتا بەم بیرکردنەوەی بیرکەینەوە هەتا بەم ژیان دۆستیە ژیان بکەین ناگەینە هیچ شوێنێک و ڕۆژ بە ڕۆژ خێزانی تێکشکاو و ڕۆژ بە ڕۆژ پێکەوە ژیانی تێکشکاو ممارەساکرد هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم لەم بەرنمەیەوە ڕێکخراوەکان لەگەڵمان نابن دوای ئەم بەرنمەیە میدیاکان تۆزێک بەخۆیان ناپشنەوە دەروون ناسەکان مامۆسایانی ئاینی مامۆسایانی زانکۆ پارێزەرەکان ئەمە ئیشی هەر هەمومانە کە دەسوپل نەرم بکەین بەرەو ژیان دۆستی نەک بەرەو ئەم هەموو ئاستەنگ و بربەستەی کە لە بەردەممانایە سەرباری ئەم هەموو قەیرانش کە لە وڵاتە هەیە هیوادارم شتێکمان کرد بێ کاتێکی خۆش